شەهیدان بەهاترین نرخ و پیرۆزی ئەم نیشتیمانەن. خانەوادە و کەس و کاری شەهیدان وەک کۆمیتەی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان سەری ڕێز و ناوازشدا دەنوێنن بۆ گیانی پاکی شەهید دکتۆر سیروان و هەڤاڵەکانی و تەواوی شەهیدانی ڕێگەی ئازادی. لە 25مین ساڵیادی سەرکردە و پێشەنگ شەهید کاوە عەلی ساڵح ناساو بە هەڤاڵ دکتۆر سیروان و هەڤاڵەکانی شەهیدان عەگید گەرمیانی و بابان سلێمانی و دیار مێردین و حاجی قامیشلۆ کە لە بەروالی 4 دەی 1996 زۆر بە نامەردەی و خیانەتکارانە و نامرۆڤانە لە ئەنجامی ژەهری خیانەت و نۆکەری بۆ دوژمنان کە سەدان ساڵە و لە هەر 4 بەشی کوردستان ڕژاوە شەهید کران. لە ئێستاشدا شوێنەواری ئەم ژەهرە هەرماوە لە ناوگەلی کورد بە تایبەتی لەلایەن هێڵێکی خیانەتکارەوە کە پارتی دیموکراتی کوردستان وەک ئامێرێک لە ناو بردننی کورد بەکاردەهێنرێت. بەردەوامە لەسەر خیانەت و تاوانەکانی دژ بەلاوان و گەنجان و شۆڕژگێڕانی کوردستان. دیارە شەهید سیروان سەرەتایەک کە کۆتایی نییە، تێکۆشانێک کە دەستپێکردنی هەیە و بڕانەوەی نییە، ئیلهامێک لە خۆشەویستی و پەرتووکێک لە مێژووی پڕسەروەری هەموو ئەمانە هێشتاش کەمن بە باڵای شەهید دکتۆر سیرواندا. شەهید دکتۆر سیروان قوتابخانەی تێکۆشان بوو بە تایبەتی لە باشووری کوردستاندا، قوتابخانەی تێکۆشانێکی شۆڕژگێڕی. کاتە دەڵێن شۆڕژگێڕی واتایەکی تایبەتی خۆی هەیە. وەرشەرخانەکان لە دیدی تێکۆشانەکەی هەڤاڵ دکتۆر سیروانەوە هەموو ئەمانە بەدی دەکرێت، بەڵام بەداخەوە دەستی خیانەت کە مێژوویەکی قوڵی هەیە کە لە چەندین سیناریۆی جیاجیادا ئەوانەی کە دەسەڵات بوون لە ناوچە کوردەکاندا بەم جۆرە سیناریۆیانە تێکۆشەرانی ئازادیان تیرۆر کردووە یا ڕادەستی داگیرکەرانی کوردستانیان کردوێتەوە و هێڵی خیانەتیش ئێستا لە لووتکەدایە. بۆیە لە ئان و ساددا ئێستا دەکرێ بڵین پیلانگێڕەکانی سەرگەلی کورد بە پیلانی داگیرکەران و خەتی خیانەت بۆیە زۆر گرنگە ئێمە نرخی ئەو تێکۆشانە بزانین و نرخی ئەو ڕێگا و ڕێبازە بزانین. ئەوەی لە باشووری کوردستان ئاکرێ یە گەمەیەکی 100 ساڵەیە و هەمیشە دووبارە ئەبێتەوە. ئەوەی کە ڕێ لەو گەمەی گرت و سنوورێکی بۆ دانا ئەو تێکۆشانەی دکتۆر سیروان و هەڤاڵەکانی و ئەو ڕێ و ڕێبازەیە کە ئێستا لە ڕۆژئاوا لە باکوور لە ڕۆژهەڵات حتا نەک لە ناوچە کوردنشینەکان بەڵکو لە زۆر ناوچەی ئاشووری و عەرەبەکانی ڕۆژئاوای کوردستان سوودیان لەو تەجروبە و ڕێ و ڕێبازە وەرگرتووە. بۆیە زۆر گرنگە ئێمە جگە لە کاتی یادهێنانەوەی دکتۆر سیروان و هەڤاڵەکانی وە ڕێ و ڕێبازەکەی وە شەهیدانی ڕێگای ڕزگاری گەلەکەمان ئەوە بەبیر هەموو لایەبێنینەوانێ کە دەستکەوتەکان زۆر لە خوێنی شەهیدەکان زیاترا و هەر کەس شەهیدێک لەو ڕێبازە لەو ڕێگا بۆتە مایی جێڕانەوە و ژیانەوەی دەیان هەزار کەس لەسەر ئەم پارچە زەویە کە هەموو دنیا چاوی تێ بڕیوەوە کۆمپلۆی نێودەوڵەتی لەسەرا لەبەر ئەوەی لێرە بۆشایەکی زۆر هەیە لە ئیدارە و بەڕێوەبردن و سیاسەتکردن و ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە بمانەوێ نەمانەوێ ئەمە ڕاستیەکە ئێمە لەم ئەرزا لەدایک بوون و لەم ئەرزا ژیاون و لەم زەویە ئەمرین. پێش هەموو کەسێ دەبێ ئێمە زیاتر شارەزای ئەم زەوی و ئاو خاکە بین و ئەبێ بزانین کە سەدان ساڵە پیلانژێڕی لەسەر ئێرە هەیە، دابشکاری کوردستان لەسەر ئەوە بووە و بڵاو پێکردنی و حتا سڕینەوەی زمان کە مۆدێلەکە لە دنیاە باوی نەماوە هەر شەرمە ئینسان باسیەوە کە گەلێک نابێ خوێندن و نووسین بە زمانەکەی خۆی بکات. لە چەند پارچەی کوردستانە ئێستا بەردەوامی هەیە کەچی لە کوردستانە زۆر نۆرماڵە و ئەبینین ئەردۆغان ئەچێ بۆ وڵاتان زۆر بە نۆرماڵی دەڵێ ئەبێ ئەمانە لە ناو ببرێن. یعنی ئەم نۆرماڵ بوونەوەی تەمان دەستی کراوەیە لەلایەن هێزە پاشکۆکان و ئەو هێزە بەکرێ ژیراوانەی کە ئیش بۆ داژیکەرانی کوردستان دەکەن.